عدنان ئەو پیاوە ڕەشپێستەی دانیشتووی قەزای خانەقینە کە خانەوادەکەی تێکەڵەیەکە لە پێکاتە جیاوازەکان. باوکی ئەفریقیە، دایکی کوردە، هاوسەرەکەشی عەرەبی بەسراویە، خۆشی خۆی بە کورد دەزانێت. لە ساڵانی شەستەکانی سەدەی ڕابردوودا باوکە بە ڕەگەز ئەفریقیەکەی عەدنان قەهوەچی مەلیک فەیسەڵ بووە، هێنراوەتە نێو قەڵای خانەقین بۆ خزمەتی مەلیک، بەڵام دواتر لە خانەقین گیرساوەتەوە و ژنێکی کوردی هێناوە. لەو ژنە کوردەی عەدنان و کوڕێکی تری بووە. ئەمەیە؟ عەدنان دەمانباتە قەڵا ڕووخاوەکەی مەلیک، شوێنی یادەوەریەکانی باوکی. وەخت خۆی باوکم لە ئەفریقیا و هاتێ سعودیە، لە سعودیە و مەلکی هەوردی بۆ ئەم لە بۆ ئیستراحەتی قەڵای مەلک. لێرە باوکم گەوەمەوە بۆ یا کرد، خۆی لە قەسری لە بەغا بوو. اینجا هاتە لێرە بەس خاست بۆی دار ئیستراحەتی خۆی. لێرە باوکم خزمەتی کرد و گەوەمەوە بۆ یا کرد. باوکم لێرە ژنی هاوڕد، ژنی کوردی هاوڕد. لێرە ژنی خوازی و ئیمەش لێرە مەحەشێتمان کردووە، لەناو کورد گەورەمان بووە. عەدنان هەر لە خانەقین گەورە بووە، بەڵام ژنێکی عەرەبی بەسراوی هێناوە و ئێستا لەو ژنە خاوەنی 4 کوڕی ڕەشپێستە. ئەو هەرچەندە باوکی ئەفریقی و هاوسەرەکەی عەرەب بووە، بەڵام زیاتر لە ژێر کاریگەری دایکیدا بووە. دوجار هەستی کوردایەتی دەدا لە کەڵکەڵەی مێشکی و لە کۆتایی هەفتاکاندا دەبێتە پێشمەرگە و دواتر بەعز دەستگیری دەکات. بۆمە پێشمەرگە لەلای ئەمین مەنسوور لە بۆم وەختە هاتم بۆ سەردان وتم کاکە ئەمین ئەڕۆم بۆ ماڵ سەرێدەم بۆ لای براکەم، وەڵا هاتم تماشاکەم کەمینی دانایە شەو هاتم، وەڵا گردنام ڕاستان بۆ شەو خامسە لە حکومتدان بەعیدام زاوەکەمان لە لای گەوەچی ئەحمەد حەسەن بەکر بوو، وەڵا مەرەقەزمدان بخەڵنەمە 20 ساڵ لە 20 ساڵەکە عەفودا سەدام حوسێن دەرمچوو. کوڕەکانی عەدنانیش هاوشێوەی باوکیان خۆیان بە کورد دەزانن، برایەکیان پێشمەرگەیە، بەڵام ئەوان نیگەرانن لەوەی کاتێک سەردانی هەولێر دەکەن گرفتیان بۆ دروست دەکرێت و داوای کەفالەتیان لێ دەکرێت. باوکم پێشمەرگەی کۆنی پارتی کاتە ڕۆم بۆ هەولێر شم بۆ ئەیوە عەرەبین، بۆ عەرەبین هاویە باوکمەوە هاویە بیراگەم پێشمەرگەشین ئەیوە عەرەبین و ئەی لە قەبدانە عەرەبە ناوێن ئەلە کەفالە بۆ دانەکەین یاڵا ڕۆینەوە. ئیسایش کەفالەم کردە قبل هەفتەیە ڕۆشتم بۆڵە ئەی کەفالەیە. عەدنان لە کاتی پێشمەرگایەتیدا لە گوندەکانی بناری بەمۆ بووە، ڕەشپێستیەکەی کردوویەتە خاوەنی کۆمەڵێک یادەوەری و چیرۆکی خۆش. من وەختە ڕۆم بۆ دیەکان وەل پێشمەرگانە تو کاک عەدنان فرە خۆشت ئەتوان و نان باش بۆتە ئەکەن لەگەڵ تو ئەڕۆی من. فرە برادەر ئاداشتم وەلما گڕا خوارد نان باش بۆمان نەکرد. دیێ تایسە ئەسمەر نینەوە و ئەتماشاما کردن چون ئەمە تو ڕەشید چون ئەلوهینی وتم باوم کوردم ئەلوامە دایکم کوردە باوکم عەرەبە بەس من خۆم هەک کوردم و عەرەبی نازانم باوەڕیان نەئاکرد هەتماشاما کردن. ئەم مەڵاڵ و مەزمەکانیە ئەم کوچەوی لە هەتماشا بەخوا ئەم شەو نانەکەت لە ئیمەیە هاتماشی من هەیە کرد. عەدنان لە کۆتایی ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوودا ماڵەکەی گواستوتەوە بۆ بەسرا بۆ نێو کەسوکاری هاوسەرەکەی، بەڵام دوای ڕوخانی بەعس لە ساڵی 2003 جارێکی تر بۆ خانەقین گەڕاوەتەوە و لەوێ سەرقاڵی ئاژەڵداری و کشت و کاڵە، چونکە وەک خۆی دەڵێت ئەو لەناو کووردا ئاسوودەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، خانەقین.